منیش هەموو فەقەکانی خۆم هێناوە بۆ ئەوی فێر بن نیشتیمانیان خۆش بوێ بۆ ئەوی فێر بن ئێمە کوردین و دیفاع لەم ئاڵایە دەکەین. شعاری ڕەسوول الله ئەوە بوو ئەی فەرموو ئیسلەم تسلەم مسلمان ببە سەلامەت دەبی. بەڵام شعاری ئەوانە ئەوە نییە ئەڵێ کورد مەبە سەلامەتە بی ئێمەش پێیان ئەڵێن کوردین کوردمان خۆشەوێ چونکە ڕەب العیزە داوێتی بە ئێمە ئێوەش و دەیانی وەتی ئێوە خۆی تاقی کردوتەوە نەیتوانیوە و قەتیش ناتوانێت لە نێو دڵمانە لای بە. ئێمە میلەتی خۆمان خۆشەوێ میلەتی خۆمان بەجێ ناهێڵین. من لەسەر مینبەر وتم والله ئەم خەڵکە کەوا دێنە ئێرە ئەگەر مامۆستایانی ئاینی دەست دەنا و دەست بێن بە پێشیان بکەون خەڵک غەڵەت ناکە خەڵک مەلای پێ گەورەیە خەڵک دینی پێ گەورەیە خەڵک پێغەمبەری پێ گەورەیە قەت ناشرینی ناکە. هەر یەکەم شەو کەوا هێرش کرا کەوا لە ڕاگەیاندنەکان بینیم کەوا قائیدی کوردی ئەو شوێنە ئەڵێت داوا دەکەین لە هەر چار پارچەی کوردستان بێن بەهانامانەوە. من لەگەر ئەوەی کە کەسێکم مسلمانم کەوا نائیبی ڕەسوول اللهمە صلی الله عليه وسلم فرمێسک لە چاوەکانم هاتە خوارێ ئەو شەوە خەوم پیا نەکەوت لەبەر خەمی نیشتیمان لەبەر خەمی ئەو هەموو مسلمانە کە لەم شوێنە هەن. ئەوەش کە شانازی پێوە ئەکەین ئەوەیە ئێمە لەنا ئەم کوردە بووین و کوردمان خۆشەوێ نیشتیمانمان خۆشەوێ دینی ئیسلاممان خۆشەوێ. ئەم پرسیارە هەڵەیەش مەکە کورد لە پێشەگری یاخود ئیسلام بە پێشەگری هەردووچیان دوانەیەکی لێکدانە بڕاون. ئێمە هەم کوردین هەم مسلمانین ئامادەشین لە بە هەردووچیان جانی خۆمان فیدا بکەین.